ای رفیقانی طریقت دردی عشقم شارکه ای درده رانوی جانشین بوی لکوی ای وی درده ریموی کارمشین بوی لکوی شیرین دامادو شیرین دامادو شای سوزن خبر شیرین دامادو مفتون توموش وتنبير كوزوا وقت بندي وصارت هيبة وزوا من لسنو بكتو غاصو واسيلقي أقصدي أوصان زلت ويلقي بالروموات أقصدي أوصان خداي شريكنا مكان واحدا عشقي تونا وعيلة دوما أجري كل زوتوا أجري شي وكسد صواري برجيني كسار قدموك القوم ليسي يا بدك جيتوا تميني غابت عيدي لو صاروا برا مفتخير بشهرة توا عالمي جيت وتوا ما تميني غابت عيدي لو صاروا برا مفتخير بشهرة توا عالمي جيت وتوا أولادك ولميت ظالم
من هر ڕۆڵەکەی جارانتم ئەندە حلمت بێ هەتاک و دەست و پێمەک بێتەوە سەرەتانم لێ مەدە من هەر ڕۆڵەکەی جارانتم ئەندە حلمت بێ هەتاک و دەست و پێم نەکرێتەوە شەستە شەستی پیاوەتیم بێگەک بوودا دەستم بدا دوژمنت بەتکەم وەکو سەگی خەمەژێر پێتەوە شەستی پیاوەتی بێگەر خدا دەستم بدا دوژمنت بەتکەم وەکو سەگی خەمەژێر پێتەوە ئەسیەتانم لێ مەدە من هەر ڕۆڵەکەی جارانتم ئەندە حلمت بێ هەتاک و دەست و پێمەک بێتەوە سەرەتانم لێ مەدە من هەر ڕۆڵەکەی جارانتم ئەندە حلمت بێ هەتاک و دەست و پێم نەکرێتەوە سەرەتانم لێ مەدە من هەر ڕۆڵەکەی جارانتم ئەندە حلمت بێ هەتاک و دەست و پێم نەکرێتەوە بینەرانی عزیز و خۆشەویست سڵاوی گەرمی ئێمەتەن پێشکەش لە بەرنامەی ئاوێنەی هونەرەوە هاتووینەوە خزمەت ئێوەی عزیز و خۆشەویست بۆ دیدارەوە بەسەرکردنەوەی هونەرمەندێکی تر هونەرمەندی زۆر عزیز و خۆشەویستی ئەم جارە کاک چۆمان ڕەشیدە کاک چۆمان ڕەشید یەکێک لەو هونەرمەندانەیە کە زیاتر لە 30 ساڵە خەریکی کاری هونەری هەر لە تەمەنی منداڵیەوە بۆیە پێمان خۆشە لە زمانی خۆیەوە بزانین چی کردووە بۆ هونەری نەتەوەکەیەوە بۆ گۆرانی و مۆسیقای نەتەوەکەی کاک چۆمەنگەن زۆر خۆشحاڵم کە لە بەرنامەی ئاوێنەی هونەر ئامادەی زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ بانگێشتان دەستخۆشی لە هەمووتانەکەم لە بەرنامەکەتان و ڕێز و سڵاوی بێپیانم بۆ کارمەندانی کەناڵەکەتان هەیە هەر بژیت کاک چۆمان ڕواڵی بەرنامەکەوای هونەرمەندان خۆناسانیگان هەیە بۆ خۆیان وابزانین کاک چۆمان ڕەشید کێیە بەڵێ من هەڵبەتە ناوی منە جوت ناوم چۆمان باوکیشم ناوی ڕەشیدە ناسراوم بە چۆمان ڕەشید خەڵکی شاری سلەیمانیم لە ساڵی 1970ەوە من لە تەمەنێکی منداڵیەوە چۆمەتە بواری میوزیک کارم کردووە سەرەتا بە میوزیک دەستم پێ کردووە ساڵی چەند لەدایک بووی ساڵی چەند لەدایک بووم بە چاوان ساڵی 7 لەدایک بووم ساڵی 1970 سەرەتای 7 زاینی لەدایک بووی چیت خوێندووە من سەرەتا قۆناغی سەرەتاییم خوێندووە دواتر ناوەندیم خوێندووە ئێتە دوایی دەست بەکار بووم لە کاری هونەریە و هەربەتە لەو قۆناغانەدا لە سەرەتاوە لە منداڵێوانێ من چوومەتە گروپی مۆسیقاوانێ لە تیپی مۆسیقای منداڵانی پیرەمێرد ئەو سەردەمە بەردەوام بووم لەو تیپەدا هەتاکو ساڵی 1992 ئەو دەورە چوومەتە کۆمەڵی هونەرە جوانەکان دواتر چوومەتە ڕۆژهەڵاتی کوردستانی ڕۆژهەڵات لە شاری مەهاباد نیشتەجێ بووم لەگەڵ زۆرینەی گروپەکاندا لەوێ کارم کردو و گروپی میوزیک و چەندەها بەرنامەمان ئیجرا کردو دواتر چوومەتە ئەوروپا و ساڵی 2003 یەکەمین بەرهەمم ئەلبومێک بوو بە ناوی ئەلبومی هەنارە باسی ئەوە ناکەن پێشەوەی کە چیە مەهابادوانە بەڕێزت لە بنەماڵێکی هونەریت کاک محەممەد ڕەشید ئامێری ئاکۆردێن ئەژەنێ و هونەرمەندێک کە لە تیپ موسیقای سلێمانی ساڵانێکی خزمەتەکە چ دەور و نەخشێکی هەبوو لەسەر بەڕێزت کە بچیە نێو دنیای هونەرەوە بەرحاڵ ڕێچکەی هونەر بگریتە بەر هەڵبەتە ماڵی ئێمە بە قەولی خۆتان خانەوادەی ئێمە بەس من و کاک محەممەی تێدا بووین بڵین کە هونەر بە شێوەیەکی بەرچاو بگرین و دیاربین لە ناو خەڵکدا بەڵام ما باقی خوشک و براکان مەتوانم بڵێم ئەوانیش توانای هونەری زۆریان تێدا بووە برایەکم دوو خوشکم زۆر دەنگ خۆش بوون جابا پرسیارەکەی جەنابتان دوور نەخەمەوە من هەڵبەتە من کاک محەممەد برام بووە برا گەورەم بووە بە دڵنیایی ئەو تەسیراتی ئەو هەبووە لەسەرم ئەو کاتێک لە هەفتاکانەوانێ ئەندامی تیپی مۆسیقای سلەیمانی بووە وە زۆرینەی سرود و گۆرانەکانی کاک ناسڕی ڕەزازی لەو سەردەما بە ناوی کاسێتی نەواری بڵین نەواری گۆمەشینوانە هەمووی لەگەڵ کاک موان کاریان بۆ کردووە لەگەڵ کاک برایمی خەیات گۆرانی کاک برایمی خەیاتوان دواتر من منداڵێک بووم منداڵێکی بچووک بووم لەو ماڵەدا بە کوردەواری خۆمان ئەڵێن دوا منداڵ چی پیاندەوت پاشەبەرە و شتێکی وایە پاشەبەریان پێڵێن مناڵی من ئەوە بووم پاشەبەرە بووم
زۆرم خۆشەویست بووی. خۆشەویست بووم حتمان سپاس. زۆر گوێم لە ناو ماڵێکە لە خانەوادەیەکا کردەوە هەمووی گۆرانی ئەڵێ هەمووی خەریکی مۆسیقاژەنینە بە دڵنیایەوە تەسیراتە هەبوو لەسەر ڕۆشنبیری هوەری تیا بوو باڵێ لە کاتێکدا کە باوکم بەڕەحمە بێت من باوکم کە پیاوێکی متەدەین بووە پیاوە قەدیمەکانی ئەم شاری سلێمانیە بووە سەوادیشی نەبووە بڵین خوێنەواری نەبووە بەڵام زۆری پێخۆش بوو ئەو لەسەر نوێژ و بەرماڵ دائیمە ئیتاعەت و قورئان خوێن و چی چۆمانە بەڵام دژی مۆسیقا نەبوو دژی شتە جوانەکان و بەها پیرۆزەکانی دنیا نەبوو ژیان نەبوو زۆر ئەویش زۆر کات تەشجیعی ئەکردین ڕاستە زۆر کات ناڕەحەتە بوو بەڵام زۆرینەی کاتەکان تەشجیعی ئەکردین بڵین تەشویقی ئەکردین بە قەولی خۆتان دەفەرمۆن ئێتە من لەو سەرەتای دەستپێکی ژیانی هوەریم ئەو بوو لەو بنەماڵەوانێ بەڵێ تەسیری هەبوو چه ئامێرێک دەڵبژار کە لە سەرەتاوە کە کوێتی موسیقای پیرەمێرد من سەرەتا زۆرم حەز لە ئۆکۆردۆن بوو منیش بەڵام میلۆدیکا هەبوو کاتە بە میلۆدیکا دەستم پێکرد پرۆڤەکانم بە میلۆدیکا کرد دواتر بەردەوام بووم بە ئۆکۆردۆن ئەوە ئامێرت بوو ئەو ئامێرم بوو لەکەیەوە کوێ بواری گۆرانی وتنەوە دەست کرد بەکاری گۆرانی وتن من هەڵبەتە کاک جەلال ڕاستیەکەی بێڵم من لەم ئەخیرانەدا زۆر بوو بە مۆت گۆرانی بێش مۆسیقی خوو بەنە گۆرانی وتن و گۆرانی پشڕن من ڕێزمەیە بۆ هەمویان بەڵام من کاتێک زۆر لە مێژ بوو ئەوە بە گوێمدا ئەدرا لەلایەن هونەرمەندە بە ئەزمونونەکانەوە هونەرمەندە بە تواناکانەوە بۆ نمونەیەکی شۆک و کاک ناسری ڕەزازی چەنەها جار پێی وتوم ئەوی چۆمان تۆ گوناح دەکەیت حیف دەکەیت لە پاڵ مۆسیقاکەتدا گۆرانی ناڵیت چکە توانایەکی دەنگت هەیە توانایەکی ئەوەت هەیەمانە ئێتر کە ساڵی 2003 من یەکەم بەرهەمی خۆمم تۆمار کرد یەکەم بەرهەمم تۆمار کرد کاک ناسر ئەوە بوو لە پەیوەندیەکی تەلەفۆنیا لە بەرنمەیەکمە ئەو قسەی کرد وتی بریا زووتر دەست بکردایە بە گۆرانی وتن یعنی ئەو پێی وەکو شتێک پێی درەنگ بوویت زووتر خزمەت گۆرانی و مۆسیقای کوردی بکەیت چی بۆ بەرهەمە کە تۆمار یەک بەرهەم بوو یار ئەلبومێک نەخێر ئەلبومێک بوو پێک هاتبوو لە 8 گۆرانی بەڵێ تراک ناتخوا گۆرانی بەڵێ 8 گۆرانی هەر گۆرانی بووی سە بووە بە تراک و بەڵێ 8 گۆرانی لەم 8 گۆرانیە چواریان ئاوازی خۆم بوو چواریشیان فۆلکلۆر بوو بە شێوازێکی تازەگەری چڕیمەوانێ مۆسیقاکەیکی کردبوو تۆمار کرا بەڵێ مۆسیقاکەی لەگەڵ برای بەڕێز خۆشەویست کاک هێمن حسەین لە ستۆدیۆی ئەو کاتە ستۆدیۆکە لە هەولێر بوو ستۆدی وابزانم پیانۆ ناوی پیانۆ بوو ستۆدیۆکە دڵنیام کە ناوی پیانۆ بوو بەڵام بۆیە وا بە دڵنیایەوە نایڵێم چکە پێم وابێ لەو فترەیەدا کە من گەڕامەوە ئەوروپا و ئەمانە ئەو ستۆدیۆیە چەند ناوێکی تری گۆڕی بەڵام ئەو دەمەی کە من کارەکانم تیا کرد ناوی ستۆدیۆ پیانۆ بوو کاک ئاکۆ عومەر ئەندازیاری سەود بوو کاکە من حسەین کاری موزیک و ئەمانەی دەکرد دەنگدانەوەی باشی بوو ئەو وەڵا کاک جەلال لەگەڵ ئەوەی با ئەو ڕاستیە بڵێم لەگەڵ ئەوەی کە غەدرێکی زۆرم لێکرا لایەن میدیاکانەوە کەناڵە کوردەکانی ئەو سەردەمە بەڵام دەنگدانەوەیکی زیێجگار باشی هەبوو تەنانەت یەکێک لە گۆرانیەکانم بە شێوەیەک چوو بۆ سەرزار و بە شێوەیەک چوو بۆ سەر دەمی مناڵ و گەورە و گەنج و پیل لە کوچە و کۆڵان و جادەکانی ئەم شارەیە بەس لە ڕادیۆ گویان نییە بوو کامە گۆرانی بووە بە ناوی کەژاڵێ بەڵێ کری تۆزێکی بڵێ بزانین کامێ با بینەرانی بەڕێز بێتەوە یادیان شیرینی دەڵێی هەناری مانگا هەڵدێ لە چاوی لێود خوونچەی قەندانان تێیدا دەرکە و مرواری تاقە گوڵەکەی موکریان چەندە ناسک و نازاری چاوەکەم ئەزیزم کەژاڵێ
بۆم وارە بەرحەسارێ تو خوا دڵم مەشکێنایە قەزا و لەو گیانم کەوێ ئەگەر تۆ دایکە ڕازیکەی باوکت بۆ منی جناڵێ سەرخۆش دەمخۆش ئەو گۆرانیە بەڕاستی گۆرانی بوو هەم دەنگدانەوەی باشی بۆم ئێستاشە خەڵک بە بەردەوامی گوێ لەو گۆرانی ڕاگرن ئیتر بەرهەمەکانی تر چی بوون بەرهەمەکانی تریش بەرهەمی زۆر جوانی تێدا بوو بەڵامەکو عەرزم کردن بەداخەوە کە هەموو شتێک لە وڵاتی ئێمەدا بۆتە عیلاقاتی شخصی ئەبێ کارێکت لەوە بۆ جێبەجێ بێت تۆ کەسێک بناسیت لە فلان دەستگا لە فلان میدیا شەو داوەتێکی بۆ بکەیت ڕەفاقەتی لەگەڵ نزیکەیتەوانێ ئێتر کاتێ ئەو ڕەفاقەت و تێ نزیک بوونەوە ئەو لە خۆیەوە ئیتر ئەڵێ وەڵای خۆ گۆرانیە و زۆر خۆشە باس بێنە کلیپێکی بکەین ئەم شتانە ئاوا دروست دەبێ بەداخەوە لە وڵاتە شعرەکانی کی بوونەوە بەرهەمانە ئەو بەرهەمە شعرەکانی هۆنراوەکانی فۆلکلۆر بوو من اختیارم کرد فۆلکلۆر بوون زۆر ئەی غێری ئەو چەند گۆرانیە کە تۆمارت کرد دوای ئەوە کامە بەرهەمە تۆمار کرد چەند گۆرانی تر تۆمار کرد بەڵێ لە دوای ئەوانێ من ساڵی 2009 چەنە 2009 بۆ 2011 و 12 و هەتا ئێستەشی لەسەر بێت 11 سرودی نەتەوەیم چڕیوە سرودەکان ئەڵین بۆ جیاوازی هەر بەسم گۆرانیەکانە چون سرودەکان پرسیارێک بەڵێ وە بینەران با جیای بکەینەوە کە بڵینەوەوانە سرودەکان بڵێ کەوابوو بازارە باسیەوە نەکەین بەس باسی گۆرانی باسی گۆرانیەکان چاوان خۆش ساڵی 2012 ئەلبومێکی دووەمم بە بەرهەم هێنا بە ناوی ئەلبوم پایتەختی دڵ بەڵێ ئەلبەتە ئەو ئەلبومەش پێکاتبوو لە 8 گۆرانی 6 گۆرانیان ئاوازی خۆم بوو دیسان هەر کاری موزیک و کاری دەنگ لە هەمان ستۆدیو لەگەڵ کاکێ من حسەینە ڕێز و سڵاوم هەیە بۆی لێرەوە تێکستەکانیشی تێکستی پایتەختی دڵ ببورن ئەی مامەسا تای حاجی مەحموو بوو تێکستێکی زۆر ناسک و جوانی نووسی بوو من کردم بەو ئاوازە و ئەلبومەکەشم هەر بەو ناوەدانە ئەو باقی گۆرانیەکانی شعرەکان فولکلۆر بوون یان کەسانی تر بوون نەهی خەڵکانی تری تیا بوو هینی مامەسا میرزا و ڕەحمانی ساڵاخی تیا بوو بەنە ناسراو بە وەفایی بەڵێ هینی کوڕێکی تری تیا بوو لە سوید لەگەڵ خۆمان ژیا پێش 10 ساڵ پێشێسە لە ستۆکۆڵم بەناوی کاک ڕێباس تێکستی کاک ڕێبواری تۆفیق پاڵەوانی تیا بوو و تێکستی کاک سمای ساڵحی تیا بوو گۆرانەیەک بوو بۆ کوردستانم وت بوو جوان بوو وابزانم جوان بوو لی لەو ئاوازانش تێکستانە تێکستی فۆلکلۆر موسیقاکەی ئامادەکرد عەرزم کردی لەگەڵ کاکێ من حسەین و هەمان ستۆدیۆ هەردوو بەرهەمەکە هەردوو ئەلبومەکە هەردوو ئەلبومەکە باستا گوێمان لە ئاوازی پایتەختی دڵ بێت دوای بینەوە خزمەت بینەران بۆ درێژەی بەرنامەکە بینەرانی بەڕێز با گوێمان لەو کلیپە بێ و دوای دینەوە خزمەتتان بۆ درێژەی بەرنامەکە لەگەڵ کاک چومان ڕەشید
است نگای منم کس نبیند شاوکانت که طول است نگای منم کس نبیند شاوکانت ای چون منیش هزاران جا روحم نکم بقربانه ای چون منیش هزاران جان روحم نکم بقربانه و نزانی تمن روی استش لای من شنگ گلی و نزانی تمن روی استش لای من شنگ گلی سینم ولاتی عشق به تو پای تختی خاشی دلی سینم ولاتی عشق به تو پای تختی خاشی دلی آخ سینم ولاتی عشق به تو پای تختی خاشی دلی تو زیاتر گردیم شو شکاری کیتیابه لتو زیاتر گردیدم شو شکاری کیتیابه دستو توان زادکم بچر که نبی نبی دست توان زادکم بچر که نبی نبی بچر که نبی نبی که طول است نگاه منم کس نبیند شاوکانه ای چون منیش هزاران جان روحم نکم بقربانت ای چون منیش هزاران جان روحم نکم بقربانه و نزانی تمن روی استش لای من شنگ گلی و نزانی تمن روی استش لای من شنگ گلی سینم ولاتی عشق به تو پای تختی خاشی دلی سینم ولاتی عشق به تو پای تختی خاشی دلی سینم ولاتی عشق به تو پای تختی خاشی دنیا سینم ولاتی عشق به کاک چۆمان هونەرمەندانی
پێش ئێوە وەک مامۆستا عەلی مەردان، وەک تایر تۆفیق، وەک حەسەن زیرەک، وەک محەممەدی ماملێ و زۆربەی هونەرمەندانی تر ئەم هونەرمەندانە سیرەکەی هەرکام خۆیان لە گۆرانی نیشتمانی و مەقامی نیشتمانی و تێکستی جوانی نیشتمانی و نەتەوەیی داوە و تۆماریان کردووە بە هەر حاڵێمە گوێمان لە هەموو ئەوانە گرتووە. و تا دێتە سەردەمانی دوای کاک نەجمەدینی غوڵامی و کاک ناسیر ڕەزازی و کاک حەمەدرزا و ئەو هونەرمەندانەی کە سرودیان تۆمار کردو و گۆرانی نیشتمانی و نەتەوەیان تۆمار کردو. بە ڕێزیشت بەدەر نەبووی لەو هونەرمەندانە و بە هەر حاڵ سەهمی یا بەشێکی خۆتت هەڵینجاوە و هێناوتە کردوتە بە ئاوازێک بە سرودێک پێشکەش بە گەلەکەت کردووە. حەزەکەم باسێکە و سرودانە بکەی کە تۆمارت کردووە پێش بەرنامەکە باسمان کرد کەوتمانەهێنین بۆ پرسیارێکە پرسیاری تایبەتی باسێکی بکە فەرموو. ئەمێ سەرەتا بڵێم بێ ئەندازە سوپاسی جەناب دەکەم کە منت شوبهان بەو کەڵە هونەرمەندانە و بۆ پاڵ بە پاڵی ئەوان باسی منت کرد چکەمە خۆم بە قەترێ و دڵۆپێ ئاوەزانم لە دەریای هونەردا سەبارەت بەو کەڵە هونەرمەندانی باست کردن. دووبارە سوپاسی جەناب دەکەم. ئەو دەم باسی مامۆسان تار تۆفیق، مامۆسا عەلی مەردان، مامۆسا حەسەن زیرەک، مامۆسا ماملێ، کاک جەلال ئەو کات خەڵک کە لە شاردا بووە لە ناو شار ژیاوین تەنها شتێک بووە ئازاری یاوین، تەنها شتێکمان ناسیوە ئەویش دوژمنەکەمان بووە. سراع و ململانی نەتەوەیی لەگەڵا کردوین. وەکو ئێستا نەبووە لە ناو شارا و لە ناو حکومڕانیا 50 حیزب هەبێت، هەرێکی لایەنگری حیزبێک بێت و بۆ حیزبێک گۆرانی بڵیت و بە کورت و مختصەرێکی بڵێن زوو ڕووکتر قسە بکەین ئینتیمای نەتەوەیی لە تاکی کوردانە ماوە ئێستا بەداخەوە زۆر کەمتر. لەبەرەوە بۆ ئەو کاتەوە کەڵە هونەرمەندانە هەرچیکیان و تۆ لە ڕۆح و دڵ و احساسیانەوە ڕوبەڕووی دوژمنانیان کردوێتەوە. ئەم حیزبیان نەناسیوە، ئەو حیزبیان نەناسیوە، ئەو حیزبیان نەناسیوە، کاریان بۆ نەبووە کار بۆ حیزبێ بکەن. یەک دوژمن بووە ڕوبەڕوویان وەستاونەتەوانێ و لە دژی کاریان کردووە. ئێتە کاری هونەری بوو بێ، کاری ئەدەبی بوو بێ، تێکست بوو، هەرچی شتێک بوو بێت. بەنیسبەت خۆشمەوانێ هەڵبەتە من تاکیشی ئەم کۆمەڵگەیەم بوو، ئەم وڵاتەوە ئەم نەتەوەیەم بنەماڵی ئێمە بەدەر لە وەکو کاری هونەر لە دێر زەمان بووە هەمیشە لەگەڵ دەنگی شەقاما بووین، هەمیشە لەگەڵ دەنگی ناڕازی خەڵکا بووین. باوکی ڕەحمەتیم لە ساڵەکانی سیدا لە شەڕی بەردەرکی سەرادا بوو. کاکم پێشمەرگەی شۆڕشی ئەیلول بووە لە شەستەکانداوە لەو کاتانەدا. وەکو تر وەکو بووە ڕێچکە هونەرێکەش هەمیشە ئێمە و بەردەوام لەگەڵ دەنگی هونەرا بووین، لەگەڵ ببوورە دەنگی شەقاما و دەنگی ناڕازی خەڵکا بووین. منیش تاکێک بووم یەک لەو خێزانە و یەک لەو کۆمەڵگەیە لەبەرەوە هەستێکی نەتەوەیی هەبووە کە ئەو پاڵنەرێ بێ بۆ منیش پشتیوانی پشتیوانی نەتەوەکەم بکەم بەڵێ بەدەر لە هیچ ئینتیمایەکی حیزبی. و حەزەکەم یەک شتیش پێشتریش پێش بەرنامەکە باسمان کرد، من زۆرم ڕق لە کەسێکە کە حیزب چێتی و شەخص پەرستی و سەرکردە چێتی بکات. بەداخەوە وای لێهاتووە هەمووی دەمی بکەرەوانێ باسی حیزبەکە، باسی شەخصەکە، باسی کەسی نەماوە باز لەوە بکات میلەتەکە وەزعی چۆنە. ئەرێ میلەت لە چ حاڵەتێکدایە، کەسی میلەت چێتی ناکات. من خۆشحاڵم بەوەی کە مەسەلەن لایەنگری هەرچ گروپێک بی، هەرچ حیزبێک بیت، هیوادارم لە پێناوی میلەتا لایەنگری ئەو حیزبە بیت، لە پێناوی بەرژەوەندی گشتی میلەتا لایەنگری ئەو گروپە بیت، نەک لە بەرژەوەندی ئەو حیزبە و ئەو گروپە. چکە گە تۆ بەرژەوەندی ئەو حیزبەت لێکگایەوە بەس چاوت ئەو حیزبە دەبینێت، کاتێ نازانێم حیزبە چی کردووە بەرامبەر میلەت. ڕووکتر و بە کەلیمەیە بڵێم من زیاتر عاشقی میلەت چێتیم نەک حیزب چێتی. باسی سرودەکان بکەین.
عرزم کردی سرودەکانیشم لەو ڕوانگەیەوە سەرچاوی گرتووە ئەلبەتە لێتان نەشارمەوانێ لەگەڵم ڕاستیانەی کە دەیڵێم لە ساڵی 2009 میلەتی کوردستانی باشوور تۆزێک ناڕازی بوون لە سڵتە و دەسەڵات نەک تۆزێ زۆریش حکومڕانی ئەم وڵاتە لە 20 ساڵی ڕابردووە زۆر ئازاری ئەم میلەتەیاندا بزوتنەوەیەکی جەماوەری دروست بوو بە ناوی بزوتنەوەی گۆڕانەوە من وەکو هونەرمەندێک سرودی گۆڕانم چڕی نەک سرود بۆ گۆڕان بڵێم وەکو حیزبێک بۆ ئاڵۆگۆڕ بۆ ئاڵوگۆڕ بڵێ کاک جەلاجانە بێ ئەگەر ئێمە تۆزێت جوانتە بفکرین ئەبێ هەموو سەرکردە کوردەکان هەمویان بڕوامان بە گۆڕانکاری هەبێت گۆڕانکاری شتێکی جوانە مرۆڤیە ئینسانیە لە ژیانی ئینساندا لەبێ واش بەردەوام لە گۆڕانکاریدا لەگەڵ سەردەمە پێش بکەین بەڵێ بەڵام گۆڕانکاری بۆ شتی باش نەک هەنگاونان بۆ دواوانێ منیش وەکو عەرزم کردی وەکو تاکێکی ئەم کۆمەڵگەیەک وەکو دوو وەکو هونەرمەندێک پێم خۆش بوو لەگەڵ دەنگی ناڕەزایی خەڵکا بووم چەند سرودێکم چڕی و چەند سرودی نەتەوەیشم هەر لە هەمان کاتا چڕی بە ناوی سرودی قەومی کورد بە ناوی سرودی وەتەن هەردووکیان تێکستی فایق بێکەسن بەڵێ هەردووکیان تێکستی شاعیری خوالێ خۆش بوو مامەستا فایق بێکەسە زۆر سرودی کەم چڕی لەو ماوەدا و لەم ئەخیرانەشدا سرودم بۆ پێشمەرگە چڕی ئەوە دەهەمین سرودم بۆ کەوتومە یانزە هەمینیان جارێ نایەمە سەری باسی کەم نەوەکو خۆت ئەوە بکەی بە پرسیارە بوو وایە باسی ئەوەش دەکەم حەزەکەم باسێک لەو سرودە بکەی ئەمەی کە هاتوویەوە بۆ کوردستان تۆماری بکەی چیت کردووە و بەکوێ گەیشتووە حەزەکەم باسێکی بکەی با بینەرانی بەڕێژش بزانن کە بە چاوان سرودێکتر لە ئارادایە و ماوەیەکی تر دێتە بەرهەم و بڵاوە بێتەوە بە چاوان پێش سێ مانگێک پێش ئێستا برادەرێک لێرەوانەیە پەیوەندی پێوە کردم بۆ وڵاتی سوید وتی کاک شۆمان تێکستێکم نووسیوە حەزەکەم بیخوێنیتەوە کاتێک کە ئەو تێکستەم نووسیوە لەسەر قەڵەمەک جۆم لە دەنگی تۆ بووە تی بۆیە حەزەکەم کاری تیا بکەیت و تۆ ئەو کارە بکەیت ژێ ڕاستی بێت تۆزێ بێت تااقەت بووم لە وەزعکە تۆزێ دەردەدڵم بۆ هەڵڕشت و تۆزێ بۆم باس کرد کاکە خۆتانە خۆشتان نەزانن کاک جەلالژیان گۆرانی وتن ئەم بەرنامەی کە ئیستەی کەین ئەمە بە خۆڕان نایەت بەرهەم ئەم بەرنامەیە زەحمەتتان کێشاوە خەرجی سیارەی دەوێت خەرجی کامێرەمەنی دەوێت هەموو شتێک تەکالیفی دەوێت جا نەخوازەوەرە گۆرانیە تۆ خەرجی ستۆدیۆ خەرجی میوزیکژەن خەرجی سەدا هات و چۆ هەموو شتێک ئەمانم بۆ باس کردی کاک شۆمان تۆ تێکستەکە بخوێنەرەوە ئەگە بە دڵت بوو ئەوانە کێشە نابێت باش بەڕاستی تێکستەکەم خوێنەوە شتێکی سەیر و جوان بوو نووسرا بوو شتێک بوو غەریب بوو تاکو ئێستا مەسەلەن زۆر گۆرانی بۆ پێشمەرگە بۆ شەیدان وترا بەڵام ئەمە شتێکی چۆنەڵی فەنتاسیایەک بوو کە شەهیدێک لەو دنیاوە ببڕن شەهیدێک لەو دنیاوە نامەیەک دەنێرێتەوە بۆ کە سوکاری بۆ مناڵەکانی بۆ کچ و کوڕی بۆ هاوسەنگەرەکانی ئیتر من کارم لەو گۆرانیەدا کردم بە ئاواز بۆ زانیاریت ئاوازەکەش کامل بەرهەمەکە 9 دقەیە بەڵێ دیسان بۆ ئەوە هاتمەوانێ ئێستا کاری دەنگ و ستۆدیۆ هەمووی تەواو بووە ئەم جارە شەرۆ کارم لەگەڵ کاگێ من حسەین و چەندها میوزیکژەنی تری بەتوانە کرد لە ستۆدیۆی میترۆنۆم کاری دەنگ و تۆمارکردنمان کرد کاعەلی خەڵکی مەهاباتە لەوێ سەدا بەردارە کارێکی ئەلحەق جوانیان کرد دەستخۆشی لە هەر هەمویانەکەم بەڵام بەداخەوە تاکو ئێستا بۆ کاری کلیپ و ڤیددیۆکەی کە تۆزێ خەرجی دەوێت چەند پەیوەندیەکمان کردو بە چەند لایەنی پەیوەندیدارەوە تا ئێستا نەچوونەتە ژێرباری بۆ ئەو خەرجی ئەو کلیپە هیوادارم کە کەسانێک کە ئەتوانن ئەو کارانە بکەن بێن کلیپی بکەن و بەرحەڵ با خەڵکانی تری شاشەی تەلەڤیزیۆنەکانە ببین چون لە میدیاوە خەڵکی بینی زیاتر لە تەلەڤیزیۆنەکانەوە و لە ڕادیۆکانە گوێ لێراگەن ڕادیۆنەکان پەیوەندیان بە
کلیپ شتەوە نییە بە دەنگەکە توانوە دەستان خۆش بێ دەستی ئەو کەسانش خۆش بێ کە بەڕاستی لەو بەرهەمە یارمەتی دەرت بوون لە بەرهەمەکانی ترای وا دەرمە سەرکەوتوو بن سرودێکە تو بۆ پێشمەرگەوە نیە سرودێکم وت بۆ پێشمەرگەم سرودە مۆسیقاکەی لەگەڵ چەند ژەنیارێکی ئۆرکسترای ئەڵمانیا کردمان لەوێ کاک ئالان عارف ئیشی مۆسیقای تیا کرد کۆرسەکەی لە سلەیمانی وترا هەژار وە بزانم کاکەژار عوسمە ئجا بە عەرزەکەم خۆم لە سوید دەنگم نەقڵ کرد و دەنگم وت کاک هەژار لێرە دیسانەوە ئارانجەی سەوتی میکسی کردەوانێ و میکس و ماسترینی کرد کاک زایر و ئەوانیش هەستان بە ڤیدۆ کلیپەکەی ئەمان لێرەوە کلیپیان کرد کاری کلیپەکەیان کرد ئەی خۆم خۆشم لە ئێوانەی تر چەند خەتێکی لیپسنی خۆم بە کامێرایەکی نۆرماڵ کراو نردمانەوە لێرە مۆنتاژ کراوە هەری پارچەی لە جێگەیە کرایتە دوای راوەیەکەوە گەر کەم و کوڕێکیش بوو بێت ئەوە گوێگرانە بێ بە گەورەی خۆیان بمان بەخشن دیارە شتێک لە دڵەوە دەربێنیشێ بەدڵەوە بینەرانی بەڕێز با گوێمان لەو کلیپی پێشمەرگە بێ و دوای دینەوە خزمەتان بۆ درێژای بەرنامەکە لەگەڵ کاکچوومان ڕشید پێشمەرگا گیان فیدای کوردستانم ئەی نەخشێنی بەخێر تاجی هیوای ژیانم پێشمەرگا گیان فیدای کوردستانم ئەی نەخشێنی بەخێر تاجی هیوای ژیانم تۆماری شانازی چەکی باوەڕ نەشانم چۆن ئەدەی بەمردن تۆی خاوەنی دەستانم تۆماری شانازی چەکی باوەڕ نەشانم ای بمردن تو خاونی دستانم وصف نکرد مردد بو تو نال زمانم خێنم پێشکەش بە خاک هەتا ماوە ژیانم جیاوازینی یەلام چوار پارچەی کوردستانم خێنم پێشکەش بە خاک هەتا ماوە ژیانم جیاوازینی یەلام چوار پارچەی کوردستانم هامیشلی و دیار بەکێ سنە و ماباتم هەولێر و سلەیمانیم کەرکووک شەنگاڵ کۆبانێ هامیشلی و دیار بەکێ سنە و مەهاباتم هەولێر و سلەیمانی کەرکووک شەنگاڵ کۆبانێ جارێک و دەجارە سەد جار قەزا و لە گیانم پێشمەرگا گیان فیدای کوردستانم ئەی نەخشێنی بەخێر تاجی هیوای ژیانم پێشمەرگا گیان فیدای کوردستانم ئەی نەخشێنی بەخێر تاجی هیوای ژیانم پێشمەرگە ناوم بێ بە قوربانێ پێشمەرگا گیان فیدای کوردستانم بۆ بەرگری لە خات و سنگە قەڵغانێ پێشمەرگا گیان فیدای کوردستانم ناوت پێشمەرگە ناوم بێ بە قوربانێ پێشمەرگا گیان فیدای کوردستانم بۆ بەرگری لە خات و سنگە قەڵغانێ پێشمەرگا گیان فیدای کوردستانم
یاخوا بێ بۆ ژیانم ئەی دوژمن بەزێر و کوڕی شاخ و وەردانم هەموو دەرد و بەڵا یاخوا بێ بۆ ژیانم ئەی دوژمن بەزێر و کوڕی شاخ و وەردانم لە جیاتی جارێنا سەد جار قەزا و لە ژیانم پێشمەرگا پێشمەرگا گیان فیدای کوردستانم ئەی نەخشێنی بخرێن تاجی هیوای ژیانم پێشمەرگا پێشمەرگا گیان فیدای کوردستانم ئەی نەخشێنی بخرێن تاجی هیوای ژیانم سۆرانی بادینی وەورەمانێ پێشمەرگا پێشمەرگا گیان فیدای کوردستانم بەزیدی و مەسیحی شەوەک یا موسڵمانێ پێشمەرگا پێشمەرگا گیان فیدای کوردستانم کرماج و سۆرانی بادینی وەورەمانێ پێشمەرگا پێشمەرگا گیان فیدای کوردستانم بەزیدی و مەسیحی شەوەک یا موسڵمانێ پێشمەرگا پێشمەرگا گیان فیدای کوردستانم هەموو یەکامان جوو دەست لە ناو دەستانن لەگەڵ خوشک و برای کچ و کوڕی شەڕوانم هەموو یەکامان جوو دەست لە ناو دەستانن لەگەڵ خوشک و برای کچ و کوڕی شەڕوانم ئەم جارەش پێت دەڵێ سەد جار قەزا و لە ژیانم پێشمەرگا پێشمەرگا گیان فیدای کوردستانم ئەی نەخشێنی بخرێن تاجی هیوای ژیانم پێشمەرگا پێشمەرگا گیان فیدای کوردستانم ئەی نەخشێنی بخرێن تاجی هیوای ژیانم کاک چۆمان کە باسی سرودمان کرد ئێمە سەر باسی مەقام بەڵێ زۆربەی ئەو کەسانێک کە کاری هونەریەکەن گۆرانی بێژان چون بڕێ کەس پێ وایە بە هەموو کەس نەڵێن هونەرمەند چون ئەڵێن هونەرمەند بەرحاڵ گەورەتر لەوەی یەکە ئێمە بیری لێ بکەینەوە بە یەک ژانرەوە بیبەسینەوە گۆرانی وتن هەن خۆیان لە مەقامدا و بڕێکیان ناتوانن توانایی مەقاموتنیان نییە مەخۆ گوناحیش نییە قڕگی وایە نایهێنێ بەرزت لەو کەسانێک کە مەقامەت و دە حەزەکەم باسێک لە مەقام بکەین مەقام چییە و چۆن فێر بووی مەقام چڕین کە مامۆستاد بوو بۆ خۆت بە گوێگردن لە مامۆستایانی گەورە وەک مامۆستا عەلی مەڕدان و حەسەن زیرەک و تایر تۆفیق و ساڵح دیلان و سێوە ئەوانە چۆن بوو؟ کاک جەلال مەقام بەس شتێکە تا ئێستا داڕشتێکی زانستی بۆ نەکراوە بۆ شێوازە لە ناو هونەری و موزیکی کوردیدا لەم چەند هەوڵێک هەبووە مەسەن لەم ماوەی پێشوودا چەند ساڵێک پێش ئێستا کاک دلێر حسین چەند جارێک هەوڵیدا حەیران بنووسێتەوە بە نۆتا پێم وابێ مامۆستا دڵشادیش هەمان کاری کردووە وەکو هەوڵێک هەوڵیاندا بەڵام بە سوورەتێکی گشتی تاکو ئێستا مقام کەسێک ئەوە نەبووە مەسەنەن زیاتر بە شکڵە زانستەکەی لەسەر وەرەقە و قەڵەمی نۆتەی مۆسیقا تۆ دانیشین ئەدایکەین ئەوەی کەوتاوە تەنها بە گوێ بووە بە گوێچکە بووە بیستراوەمان کردووە کەسانێکی سەرکەوتوو هەبوون باش خۆیان بینی وەتەوانێت لەو بوارەدا مقامی چاشیان وتووە هەم لە کۆنەکان هەم لە گەنجەکانیش ئێستاشی لەسەر بێ بەڵام بەڕاستی کەسانێکیش هەیە ئەگەر بە قسەی من بکەن ئەگەر جوانتر متابعە بکەن جوانتر چاو لێ بکەن و گوێ بگرن لە بوارێکی کەی گۆرانی وتندا خۆیان ببینەوە باشترە نەک لە مقاماتدا ئەلبەتە خۆی گۆرانیش لە مقامە وەرەگیرێت گۆرانیش مقامەوە یعنی تۆ هەرچ گۆرانیەک ئێڵین ئێمە لە مقامێکەوە سەرچاوی گرتووە لە سکێڵێکی مۆزیکەوانە سەرچاوی گرتووە ئێستا ئەگەر
بۆ بینەرانی بەڕێز کۆپلێک دوو کۆپلە مەقامێک بچڕی کامە مەقامت پێخۆشە؟ وەڵا بەسەر چاو یەکەم جارم لە بەرنامەما ئەم قسەیە بکەم بەس خۆ دەزانین چەندمان دوو بووم لە نیوەڕۆکە هاتوین ئەم گەرمایە زۆر ینی کردم بەڵام بە چاوانی سەر کۆپلێ دوو کۆپلێگەر کەم و کوڕی هەبوو عاشقانی دەنگی سلمان ڕەشیدەوە نازانن. خزمەتام سپاس. مقیمی خاکی دەرگای تۆ مقیمی خاکی دەرگای تۆ حریمی جەنەتە جێگەی لە لوتفی تۆ هیچ کەم نابێت لە لوتفی تۆ هیچ کەم نابێت منیش ریزی سەگانت بم ئەمن کوردو ئەمن کوردو دڵیفتادەم ئەتۆ شۆخ و عەرەب زادەم مەگەر بمرێم بەمەرجی خۆم دەمێکی شام زمانت بم. ئەمە تێکستی مامۆستا میرزا ڕەحمانی سابڵاخیە مامۆستا وەفایی بڵین معشوقەکەی وتوە؟ بۆ معشوقەکەی وتەوە معشوقەکەی وتوە. دەمت خۆش بێ. سپاس دەکەم. هەر بژیت باسێک لە هەڵسەنگاندنێ بکەین بۆ هونەری ئێستا ماوەیەک شەپۆلێک هات ئێستاش تۆزێک بەردەوامە. گۆرانی کوردی ئێستا چۆنە بینی؟ توانیویە خۆی ببینێتەوە لە ئاستی مۆزیکی جیهانیان نەیتوانیوە چی کراوە چی نەکراوە ئاگاداری لە دەرەوەی چوون مۆزیکی گەلانی تر ئەبینی مۆزیکی کوردی ژەبینی؟ کاک جەلال وەڵاهی موزیکی کوردی ئەو پرسیاری جەنابتان پێشتر زۆر قسەی لەسەر کراوە لە هەموو بەرنامەکانە من کە خەڵکی تر هونەرمەندانی تر قسە کراوە زۆر دڵسۆزی و لە دڵخوێنیە هەموویانە دێتە ئاراوە حتمەن بەڵێ بۆ کەس گلەی لە عەلی مەردان نییە بۆ کەس گلەی لە مامۆستا سەید عەلی ئەزغەری کوردستانی نییە و کەس گلەی لە تایب تۆفیق نییە بەڵام گلەیان لەو کەسەیە کە هونەری کوردیت بەلا ڕێدا بردووە ئەوە هونەری کوردی نییە کە ئێڵێ هەندێکەیە پیان وایە کە مۆسیقا سنووری نییە و مۆسیقا و گۆرانی پاسپۆرت و جوازی نییە تۆ بە چ مۆسیقایەک گوێت خۆش و گوێت ڕاهاتووە بەوە ئەتوانیت چێژ و زەوق وەرگری لە مۆسیقایە بەس ئەوە ناگەیەنێ کە تۆ پێناسەی نەتەوەیی خۆت بە مۆسیقا بکەیت. ئێستا باز لە فەنی هونەری عەرەبەکرێت باز لە هونەری فارسەکرێت نەک هونەریان ئەو وڵاتانە ئەو میلەتانە نەک هونەریان بەتەنیا پێگەی هەموو شتێکی خۆیان چەقاندوو و چەسپاندووە ئاڵایان هەیە سنووریان هەیە دەوڵەتیان هەیە هەموو شتێکیان هەیە کللتوری خۆیان هەیە شارستانی خۆیان هەیە ئێمەشکەی وای لێ هات ئیشەڵڵا بووین بە وڵاتێکی سەربەخۆ دەوڵەتێکی سەربەخۆ چیانی خۆمان هەبوو ئەو کاتە ئەو سنوورە لا ئەبین ئێمەش بۆ دوور نەڕۆین معینی ئەسفەهانی ئێستا بێ گۆرانیە بە کوردی بڵێتەوە نابێ بەڕەخنە لێی لەسەر میلەتەکەی چکە میلەتەکەی دەوڵەتن چیانیان هەیە کازم ساهەیە عینەم شت بەڵام ئێمە جارێ هیچمان نەکردو ئێمە خۆمان بە هیچ شوێنە نەناساندووە بۆچی بچین پەلاماری هونەری بێگانە بین بۆچی بچین پەلاماری شتی تر بین بۆ ئەرشیفی نەتەوەی خۆمان دەوڵەمەندتر نەکەین نەی چەسپێنین پێگەکە ئەینجا با من 100 گۆرانی کوردی بچڕم 200 گۆرانی کوردی بچڕم ئەرشیفی نەتەوەی دەوڵەمەند کەمینی گۆرانی کوردی ئەو کاتە قەیچێکە یەک دوو گۆرانی بە عەرەبی و بە فارسی شەڵێن
لە کاتێکیشدا کاک جەلال ئێمە زیادە ڕەوی ئەگەر بڵێم یەکەمین میلەت بەڵام ئەتوانم بڵێم یەکێکین لەو میلەتانەی کە باگراودێکی کولتوری و ئەدەبی و فەرهەنگی زۆر جوانمان هەیە لە مۆسیقا گۆرانیە بەپێی پێگەی موقعی جوگرافیامان ئەوە لە کرمانجی سەروتەوە بیگرە ئەوە لە دەشتی هەولێرتەوە لە ناوچەی گەرمیانەوە تاکوێتەوە سلەیمانی تاکۆچێتە هەورامان و اینجا تێکەڵ بە ڕۆژهەڵات و بە کرماشان و بە ئەدەبیات و من مکریان و ڕۆڕستان ئەمانە یعنی سەیرەکەی پێگەی بەپێی موقعی جوگرافیا گەورەترین پێگە و گەورەترین باگراودی کولتوری و مۆسیقا و ئەدەبیت پێبەخشراوەتەوە لە پاڵ ئەم باگراودەشە تواناکەشمان هەیە کاکە یعنی تواناشەیە مەسەلەن گەنجەیە گۆرانی برایم تاڵتز خۆی خۆشتر ئەڵێتەوە گەنجەیە گۆرانی کازم سایر لە کازم سایر خۆشتر ئەڵێتەوە کاوە بۆ ئەمە سەلمێندەرە کە تۆ توانات هەیە چکە توانات نەبێ ناتوانێوانە بڵیتەوە میوزیکژەنی بەتواناشمان هەیە هەر میوزیکژەنمان هەیە هەرچی سۆناتا و هەرچی کۆنسۆرتۆ و سەمفۆنیەکانی خاچەدۆریان و پاگەنینی و مۆزارت و بتۆڤنێ دانیشێ بە ئاسانی ئینەکات ئەیژەنێ بەڵام خەفەتەکەی دڵی ئێمە ئەوەیە ئەم توانا گەورەیە ناخینە گەڕ لە پێناوی گەورەترکردن و دەوڵەمەندکردنی زیاتر ئەشیفی نەتەوایەتیمان کاری تیا بکەین لەو باگراودە فراوانەیە هیوادارم کە ئێمەش وەک سایری وەک باقی نەتەوەکانی تر ببین بە خاوەن کیانی خۆمان قسێکی خۆشی کاک ئەحمەدی قازی هەیە ئەڵێ سنوور هاتووەتە بین ئێمە ئەمە سنوورمان نییە بەڵکە سنوور هاتووەتە بینمان ئەم سنوورانە سنوورە دەستکردانشمان لاچێ لە دەرەوەی وڵات ئەژی لە وڵاتی سوید بەڵێ لەو وڵاتە کە خاکی خۆت نیە و ئاوی خۆت نیە و بەڵام لەوێ مرۆڤ ڕێزی هەیە و ئێرەش خاکی خۆتە و کوردستانە ئەوێ چی پێبەخشیوی و چی لێوەرگرتوویەوە و دابڕاوی لە خاک و نیشتمانەکەی خۆت یەکەمین لەوێ فێر بووم فێری ئەویان کردووم مافی ئینسان بوون چییە مافی مرۆڤ بوون چییە لەوێ کاتێک فێرە دەکەن مەسەلەن تۆ کابرایەکی خەڵکی سوید نیت موقعی جوگرافیام بە هەزاران کیلۆمەتر لێیان دوورە دین و مەسخەبمە لێیان دوورە نەژادمە لێیان دوورە زمان و کللتور و کەڵچەر و فەرهەنگمە لێیان دوورە کاتی ئەچیتە بەردەمیان وەکو ئینسانێک سەیرە دەکەن گەورەترین مافت دەدەنێ چاو لەو شتانە ناکات کە باسم کرد کە ئەوان لە تۆ دوورە ئەمان پێبەخشینین لەوێ فێری ئەویان کردوین هەموو ڕەنگەکان هەموو زمانەکان هەموو نەژادەکان دوجار مرۆڤن هەموو بەیەکەوە جوانین بەڵام بەداخەوە لە وڵات و شارەکەی خۆمە ئائسە لەویا پەکەم بکەوێ لەوانەیە کەس نەیە بەلاتە کە وڵاتی خۆتە کە شاری خۆتە کە کارم بۆ کردووە کە خزمەتم پێ کردووە وایە هەمومان خزمەت گوزار و خزمەتچی ئەو خاک و نیشتمانە هیوادارم نیشتمانەکەی ئێمەش وەک ئەو نیشتمانانەیە کە ساڵیانی ساڵە ئەوان لە ڕێنسانسی فەرەنسەوە هەر تا ئێستا بەردەوام بۆ ئازادی و دموکراسی زەحمەتیان کێشاوە پێگەیشتون و ئێستا ئابینی بە لێشا و خەڵکانی ڕۆژهڵاتی ناوڕاستە چین لەوێ ژیانی خۆیانەکەن و بێ جیاوازی کاواجی نابێت باس کرد لە دەروێ وڵاتی هیوادارم وڵاتی ئێمەش ئاوای لێبێ ڕۆژێک بڵێن کوردستانەوە پەنا بەروەرەگریە و بار حاڵار کە لە هەر وڵاتێک ئێمەش بۆ ڕەنگە چای لێ بکەین دڵنیام کوردی نەتەوەیکی ئاشتی خوازە ئازادی خوازە بەڵام تۆزێک لەنێ خۆمانە کێشەمان هەیە هیوادارم ئەو وەکەو سنوورە چۆن هاتووە دەبینمان ئەو کێشانی جاتوە دەبینمانەوەیش نەمینێ تەمەن ناکەین هەر شتێکی تایبەتی هەیە من باسم نەکردێ بۆ خۆت بۆ بینەرانی ڕۆژهەڵات تیڤی بۆ عاشقانی دەنگی خۆت بۆ بینەرانی بە تایبەتی تر بەرنامەی ئاوێنەی هونەر باسی پێ فەرموو زۆر سپاس من زۆر دەمێکە پێم خۆشە کۆنتاکت لەگەڵ کەناڵی ڕۆژهەڵات تیڤی بگرم سپاس دەکەم هەربژی دەستخۆشیتان لێ کە من هەڵبەتە ئەو کەناڵی ئەو میدیایی کللتور و فەرهەنگی کوردی بەنەوەی داهاتوو بە جیلی داهاتوو بناسێنێت من دەستخۆشی لێ ئەەکەم ئەوەنە
عنسوری و ڕاستی سیژنیم وەکو عەرزم کردی من مرۆڤبوون جارێ پێش هەموو شتێکە منە لەلام تێگەی بەڵام وەکو کوردێکیش وەکو کوردێک کە سیرەکەم هەمومان چەساوین هەمومان غەدر لێکراوین مافی خۆماگەر بێمە جواب لەسەر و قسەیە اینجا دووبارە و 100 بارە و 1000 بارە دەستخۆشیتان لێکەم و چاوتان ماجەکەم سپاس بۆم زەحمەتی ئێوە کێشاتان سپاس بۆ کوڕ برا گەنج و جوانانە و ئەمڕۆ بەم گەرمایە هاتوون ئەرکومان دووبوونیان کێشا دووبارە سپاستانەکەم زۆر سپاس بۆ جەنابیشت کە لە بەرنامەی ئاوێنەی هونەرە ئامادە بووی ئێمەش وەک ڕۆژهەڵات تیڤی و وەک پێشمەرگەی ئەو نیشتمانە هەمومان هەر یەکە لە بەشە جیاکانی ڕۆژهەڵات تیڤیا خەریکی خزمەتکردنین هیوادارمە و خزمەتەی ئێمەش جێگە ڕەزامەندی خەڵکی کوردی خۆشەویست بێ بینەرانی عزیز و خۆشەویست بەم شێوەیە گەیشتینە کۆتایی ئەم بەرنامە لەگەڵ هونەرمەندی زۆر عزیز و خۆشەویست کاک چۆمان ڕەشید بە گۆرانیە گیان بە کلیپێ گیان بە ئاوازێک دینە کۆتایی بەرنامەکە هیوای شادیتان هەر ئاواتمانە زۆر سپاس چاوە ماجەکەم سپاسی ئێوەژەکەم مانگە هەڵدێ لە چاوی شیرینی دڵێ هەنایاری مانگە هەڵدێ لە چاوی لێود خولچەی قەندانایە تیدا دەریکە و مرواری تاقە گوڵەکەی موکریایە چەندە ناس بوو نەزاری چاوەکەم عەزیزم کەژاڵێ بۆم وارە بەرێ حەسارێ تو خوا دڵێم مەشکێنە قەزا و لەو ژانم کرێ ئەگە تۆ دەیکێ ڕازیکەی باوکت بۆ منی زناڵێ دەبڕۆ دەیکێ ڕازیکە باوکت بۆ منی زناڵێ از معلوم نیست